فۆتۆگرافەرە و ڕۆژی گیانی پیشەکەی لەیادە و ناوی محەممەدە، بەڵام لە چێشتخانەیەک کار دەکات. بۆیە ئەم کارە دەکات فۆتۆگرافی بژێوی ژیانی پڕ ناکاتەوە. لە پاڵ کاری فۆتۆگرافەریە لە مەطعمێک لە مەطعمەکانی ئەم شاری سلێمانیە ئیشەکەم. فۆتۆگرافەری کارێک نییە کە بتوانێت بژێنێ لەسەر ئەوەی کە ناچار نەبی ئیشێکی تری لەگەڵ بکەیت. لە دوای کاری چێشتخانە بە خۆی و کامێراکەیەوە پارک و شوێنە گشتیەکان و ئاهەنگ و بۆنەکان بە وێنەکانی دەکاتە ڕابردوو. وەکو فۆتۆگرافەر ئەمڕۆ لە ڕۆژی گیانی فۆتۆگرافەیە دوای کارکردنم هاتووم بۆ یەکێک لە پارکە هەرە دێرینەکانی ئەم شارە کە بەڕاستی خۆشترین پارکە. لە ڕۆژی گیانی فۆتۆگرافی دەڵێت دەیەوێت بە ئامانجی زیاتر وێنە بگرێت و کاری فۆتۆگرافی بکات. فۆتۆسانی کاتە لە کات و شوێنی خۆیدا ئەو فۆتۆیە وا کاتانی ئەو کەسە ئەگەر تەمەنیشی بەسەر بچێت بە گەنجی هێڵێتەوە. فۆتۆ ئەمڕۆ وەکو گیانی فۆتۆ پێویستە زۆر کار و چالاکی تیا بکرێ، بەڵام ئێستا بەونی کۆرۆنا و وەزعەکەی تۆزێ نالەبارە کار و چالاکی هەر کراوە، بەڵام کار و چالاکیەکەی لە چاو ساڵانی ڕابردووە کەمترە. گەنجە و دەڵێت بە شێوەی بەردەوام حەز و خولیای بۆ کارەکەی هەیە و دەیەوێت زیاتر پێشکەوتن بەدیبێنێت لە بواری فۆتۆگرافی، وێنەکانی بکات بە ڕابردوو و تەواوی ساتەکان تۆمار بکات. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.